سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش هیوادارین مانگی ڕەمەزانی پیرۆز ببێتە خێر و بەخشندەی بۆ هەموو لایەکمان. هیوادارین ئەم مانگە خێر و بەرەکەتەکانی بڕژێ بەسەر تەواوی هەرێمی کوردستان و ماڵە جوانەکانی هەموو لایەکمان. ئەم مانگە مانگی لێبەخشین و لێبوردەیە. ئێمە لە پرۆگرامێکی تایبەت بە مانگی ڕەمەزان دەبینە میوانی ماڵەکانتان بەو هیوای کە جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێ. لە میوارێدا باز لە تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین لەگەڵ مامۆستا عەتا محەممەد بێجوێنی کە لەگەڵمان دەبێت کۆمەڵە پرسێ گفتوگوی لەسەر دەکەین. سڵاو لێبێ مامۆستا، ئەم کاتت باش مانگی ڕەمەزانیش لێ پیرۆز بێ و بەخێر بێت. سپاس دەکەم. سەلامەت بێ خۆستۆ لە ئێوەش پیرۆز بێ، لە بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست پیرۆز بێ و ئومێد دەکەم کە مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوونی خوای بێ، مانگی کۆتایی هێنان بێ بە هەموو ناخۆشی و ئازار و بێزارەکانی ژیانمان، مانگی بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانمان بێت و مانگی هەرزانی و خۆشگوزەرانی بێ لە وڵات و نیشتیمانەکەمانە، مانگی برایەتی و تەبایی و یەکڕیزی بێت ئینشاءالله. ئینشاءالله. مامۆستا، ئێمە لە پرۆگرامەکەمان و تەوەری سەرەکی بەرنامەکەمان باسکردنە لە تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز. بەڵام هەندێک لە هاوکارانم وتیان بەوە دەست پێ بکە پێشەوە بچیتە نێو تایبەتمەندیەکاندەوە. پرسیارێکی کە بۆتە بابەتێک لە سوۆسیال میدیاوە زۆر خەڵک سەرپێوەی سەرقاڵ بۆیش بابەتی ئەوەیە ئایا دروستە ئافرەتان بەدەنگی بەرز قورئان بخوێنن؟ بەداخەوە ئێمە کە سەرمان نایشێت و پریاسکەی تێپێچین، هەر بۆ خۆمان لە خۆمانەوە پێچین. زۆر جار کە مانگی ڕەمەزان دێتە پێشەوە بۆ ئەوەی کە خەڵک سەرقاڵ بکەین بە کۆمەڵێ شتەوە کە معنی نییە، پێویست نییە لە هیچ کەناڵێکی ڕاگەیاندنە بوترێت و باز بکرێت، خەڵقی پێوە سەرقاڵەکەین لە بابەتە ڕۆحیەکان دووریانە خەینەوە، بابەتە سەرەکی و گشتیەکانە نەبێ. یانە مانگی مانگ بڕابووم قسەیەتی یابکرێ ئێستا نەبێت کە مانگی ڕەمەزانە. دوایەوە ئەم بابەتە پێویستی بە وردەکاری هەیە، کەی بەو جۆرەیە کە بەو شێوازە ڕەهاییەیە کە خەڵک تێگەیشتۆ کە باسیەکە. ئەم بابەتە من پێم وایە جارێ بەشێکی بۆ سەرقاڵکردنی خەڵکە، بۆ سەرقاڵکردنی خەڵکە، بۆ ئەوەیە کە زوومی خەڵک زوومی وێنەکان بڕوو بە شتێ بێت و ئیتر ڕووبکەنە شتێکی تر و سەرقاڵون بە بابەتێکی ترۆ کۆمەڵە شتی تریان لەبیر بەرنەوە. و ئەگەرنا لە سەردەمێکی وەک ئێستا خەڵک موچەیە بڕێ ئەو کەناڵانی ڕاگەاندنە بۆ باسی ناکەن، ئەو هەموو گرانی لە بازار ڕاهەیە بۆ باسی ناکەن، ئەو هەموو کێشە و بەزم و ڕەزمەی بە ناوی پرۆژەی ڕووناکی و ڕوتانەوەی گیرفانی خەڵق و غەرامە و جازامچیی ئەمانە باس ناکرێ. بەڵام کە مانگی ڕەمەزانیە خەڵک ئێوە ڕووکاتە عیبادەت، ڕووکاتە پەرستشەکان، ڕووکاتە مزگەوتەکان و جەوێکی ڕۆحی و ئارامی وەربگرێ، بابەتێکی بۆ ڕۆژێنن ئەیبن بەلای بابەتێکە کە ئیتر یعنێ هەستی مسلمانان بریندارکەن بە جۆرە لە جۆرەکان سەرقاڵیانکەن بە کۆمەڵە شتی لاوەکی و بابەتێکە کە پێویست نییە. وەڵامی پرسیارەکەی بەڕێزت دوو جۆرە. پرسیارەکە لەسەر ئەوەیە ئایا جارێ یەکەم ئایا دەنگی ئافرەت عەورەتە یا عەورەت نییە؟ ئەمە زانایان قسەی زۆریان لەسەر ئەم بابەتە کردووە، وەکو خودی دەنگەکە پێی ناوترێ عەورەت، بەینەما ئەو کەسە لەوانەیە لە تەلەفۆنێکە قسەیەکە، لە پشتی پەردەوە قسەیەکە، لە هەچێکە قسەیەکە، خودی دەنگەکە پێی ناوترێ عەورەت. ئەمە یەکەم. بەڵام ئایا پرسیارەکە لەسەر ئەوەیە ئایا ئافرەتێک با داپۆشراویش بێ بە ستایلێکی با بڵێن مکیاجێکی کردبێ و ئارایشتێکی کردبێت و بێ دابنیشێ لەسەر لە ناو سۆدیۆیەک و لە بەردەم شاشەی کامێرە و ڕووکاتە هەموو ماڵەکان و بە سەوتێکی ناسک و هەز بزوێنەری بەرامبەرەکانی و ڕەگەزی بەرامبەر ئەوشتانە دەستکا بە قورئان خوێندن، ئەمەیان ڕەوایە نە ئەمەیان ڕەوانیە، ئەمەیان نەگونجاوە. ئافرەتێک ئەگەر بۆ کۆمەڵە ئافرەتی خوێنێ بەڵێ قەیچەکە با بۆ کۆمەڵە ئافرەت لە شوێنێکا بیخوێنێ، بە دەنگی بەرزی خوێنێ، بە هەر شوێنێکی خوێنێ با بیخوێنێ، بەڵام بۆ پیاوی بخوێنێ نە، لەسەر شاشەیەکی تەلەڤیزیۆن بیخوێنێت و ئارایشتێکی کردووە بە ئارەزوی خۆی خەڵک یعنێ هەستی ببزوێ بووی، نەوەڵامیان دروست نییە، با قورئانیش خوێنێ، نەوەڵا ئەمە دروست نییە و ئەم بابەتەش بۆ سەرقاڵکردنی خەڵکە. ئێمە یعنێ هیچ بابەتێ ئەو هەموو بابەتەی ترێ یعنی بێوەرە بۆ دارکردنی هەستی خەڵکە، هەستی مسلمانانە،
بە تایبەتی لەکەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە وەڵام من تەریقە بمەوە کە کەناڵەکانی ڕاگەاندن لە ناوخۆی وڵاتە لە هەرێمی کوردستانە یعنی بین هیچ بابەتێکمان لێ ئیلا بریندارکردنی هەست و شعوری مسلمانان نەبێت. بەڵێ زۆر سپاس مامۆستا بۆ وەڵامەکەت. مامۆستا سەبارەت بەوەی کە هەر لەسەر بابەتی با بڵێن ئافرەتان هەندێک لە ئافرەتانمان هەیە دەڵێ بە ڕۆژوو دەبم بەڵام سەرپۆش ناکەم یاخود دەڵێن نوێژ ناکەم بە پێچوانش و هەندێک لە پیاوانیش بە ڕۆژوو دەبن دەڵێن نوێژ ناکەم ئەمە دروست یاخود ڕۆژەکان بەتاڵ نابێتەوە؟ ئەم بابەتش دیسانەوە چەند لایەنەیە. پرسیارەکە لەسەر ئەوەیە باوەڕی بە نوێژ نییە یان بە پۆشتەی و لەچک و حیجابەکە نییە. باوەڕ نەبوون پێی جیایە سستی و تەمەڵیکردن لێ شتێکی ترە. باوەڕی پێی نییە ئەگە باوەڕی پێی نەبێەوە هەر لە چوارچەوەی ئیمان و ئیسلام پێچێتە دەرەوە گە باوەڕی پێی نەبێت باوەڕی پێی نەبێت ئەوە لە ئیسلام پێچێتە دەرەوە کەواتە بە ڕۆژوش بە هیچ دەورێکی نییە. بەڵام ئەگەر باوەڕی پێی هەیە باوەڕی هەیە بۆی نوێژ واجبە باوەڕی پێی هەیە کە ڕۆژوو واجبە کە ئەمانە فەرزێکی خواین بەڵام سستی ئەکات تەمەڵیەکە نوێژەکەی ناکات خوا لەسەر نوێژەکە محاسبەیەەکە بابەتی نوێژەکە بابەتێکی ترە بابەتی ڕۆژەکە بابەتێکی ترە واتە ئەکرێ بڵین لەو حاڵەتە ڕۆژەکەی دروستەوەکو ڕۆژۆکە بەڵام خوا لەسەر نوێژەکە محاسبەیەکات محاسبەی نوێژەکەی شتێکی ترە محاسبەی لەچک و حیجابەکەی شتێکی ترە بابەتێکی ترە پەیوەست نییە بە ڕۆژۆکە یانە ئەم دوانە قەرار نییە بڵێ ئەگەر ئەویان نەکە ئەویان نابێ ئەویان نەکە ئەویان نابێ بەڵام پرسیارەکە لەسەر ئەوەیە کە هۆکاری نەکردنەکەی نوێژەکەی چییە هۆکاری نەکردنەکەی خاتونێک بۆ حیجاب و پۆشتەیەکەی چییە ئیمانی پێی نییە یان هەر چۆنەڵێ بە حەز و ئارەزوو بە هینێکی خۆی و بە تەماڵی و بە لاساریەک نایکات ئەم بابەتە دووشتی لێک جیاوازن بەڵێ مامۆستا بێنە سەر تەورە سەرەکی بەرنامەکەمان ژوور تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەو تایبەتمەندیانە چییە کە هەڵی گرتووە مانگی ڕەمەزان مانگی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ڕەمەضان ئەوەله ڕەحمە و ئەوسەطه مەغفرە و ئاخره عتق من النار مانگێکە کە سەرەتاکەی ڕەحمەتە دەهەمی ناوەڕاستی مانگی لێخۆشبوون و ڕەحمەتە دەی کۆتایی مانگی ئازادکردنی بەندەکانە لە ئاگری دۆزەخ بۆیە ئەم مانگە تایبەتمەندی خۆی هێو جیاوازی خۆی یەکێک لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامی تایە کە ڕۆژووە کە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم لعلکم تتقون مانگێکە کە قورئانی تیادا بەزیوە کە قورئان بەرنامەی ژیانی ئێمەی ئینسانی مسلمانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان مانگێکە کە مانگی دوعایە مانگی پاڕانەوەیە مانگێکە کە شەوی قەدری تایە کە شەوی قەدری تایە کە عیبادەتکردن لەو شەوی قەدرا خەیر من ئەلف شەهر بەقەدەر هەزار مانگ خێری هەیە کە بریتێ لە 83 ساڵ بۆیە ئەم مانگە تایبەتمەندی خۆی هەیە کە گەر ئینسان چۆن لە وەرزێکی کاسبیکردنە ئەزانێ ئەم وەرزە چ کەسابەتێک چ کاڵایەک باشە کڕین و فرۆشتنی پێوکە قازانجی دەزەکەوێ ئەڕوا ئەوە ئەکا بۆیە بەنسبەت ئینسانی مسلمانەوە لە مانگی ڕەمەزانە وا لە دەورەیەکی عیبادەتیە دەورەیەکا کە لەم دەورەیە چەند قازانجەکات بە پێی نیسبەیە هەیە ئەم مانگە خۆی یەکلا کردوێتەوە وازی لە هەموو شتەکانی تر هێناوە شتەلاوەکیەکان هێناوە خۆی تەرخان کردووە تەنها بۆ عیبادەت و پەرستشەکان لە نوێش لە ڕۆژوو لە دوعا لە قورئان خوێندن لە شەو نوێشکردن لە ئیعتیکافکردن و مانەوەی مزگەوت لە هەر جۆرە لە عیبادەتەکان خۆی سەرقاڵ کردووە بەم بابەتە و لە بابەتە دنیاییەکان دابڕاوە و خۆی دوورخستەوە ئەم مانگە بێگومان ئەمە تایبەتمەندی خۆی هێوە حسابی ئەم کەسە جیایە هەیژە بە ڕۆژوەکە ئەگرێ بەڵام ڕەنگە نەتوانێ وەک پێویست قورئان بخوێنێ ڕەنگە نەتوانێ وەک پێویست لە مزگەوت تا بمێنێتەوە ڕەنگە نەتوانێ هەموو شەوێکێ بۆ تەراویحی مزگەوت لەم حاڵەتە بێگومان ئەمەیان خواردترە مەرحەلەکانی خواردترە پاداشی ئەو جیاوازترە لەگەڵ پاداشی ئەوە بۆ یەکەواتە ئەم ئینسانە ئەبێ ئەم مانگە ئینسانی مسلمان بیکات بە وەرزێک کە عیبادەت و پەرستەکانی تیا ئەنجام بدا خەرمانێکی باش کۆبکاتەوە بۆ ئەوەی لە دواییە
بڕوانامەیەکی بەرز و باڵا بەدەستبێنێ لە ڕوە عیبادەتەکەیەوە. بەڵێ مامۆستا هەندێک کات لە کەسانی دیکە دەبینین لە مانگی ڕەمەزانی پیرۆزا کۆمەڵێک ئەو تایبەتمەندیانەی کە هەیە جێبەجێی دەکا بەڵام لە دوای مانگی ڕەمەزان وازی لێ دێنێ ئایا ئەمە لە ڕووی دینەوە تا چەند با بڵێن دەبێتە گوناهبار یاخود جۆرێ لە سزاکانی بەردی؟ خۆی ئەمە پرسیارەکەش دیسانەمیش دوو جۆرە. یەکەم ئێمە پێویستیمان بەوە هەیە کە هەر عیبادەتێکە کردمان خوای گەورە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. ئەوانەی کە ئەڵێن خوامان ئەڵڵایە پاشان ئیستیقامە یعنی بەردەوامی بوون لەسەر کارەکان یعنی نوێژ بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە ئەمڕۆ یکەم و بەیانەی نایکەم ئەم هەفتەی یەکەم هەفتەکەی تر نایکەم مەسەلا ڕۆژوو تەنها ڕۆژوەکەی لە مانگی ڕەمەزانایە مەسەلا بۆ نمونە تەراویحەکە لە مانگی ڕەمەزانایە ئەجینا باقی عیبادەتەکانی تر لە خوای ڕەمەزان و خوای غێری ڕەمەزان هەر ئەڵڵایە کەواتە مادام تۆ هێناوتە لە ڕەمەزانت کردوێتە دەواازەیەک بۆ ئەوەی ڕووبکەیتە مزگەوت دوای ڕەمەزانش مزگەوت هەر هەیە ڕەمەزانت کردوێتە ئەوەی کە دەستپێکێک بۆ ئەوەی بگەڕێیتەوە دەستکەی بە نوێژەکان دوای ڕەمەزانی ژێژەکان هەر هەیە ڕەمەزانت کردوێتە ئەوەی کە دەواازەیە بۆ بەخشین و چاکەکاری دوای ڕەمەزانیش بەخشین و چاکەکاری هەر هەیە ڕەمەزانت کردوێتە دەواازەیەک بۆ ئەوەی لە خزمەتی قورئان ئابیت و خەریکی خوێندنەوەی قورئان بی دوای ڕەمەزانیش ئەتوانی قورئان بخوێنی ڕاستە پاداشەکە لە ڕەمەزانە زیاترە بەڵام لە غەیری ڕەمەزانیژا خۆتوانی قورئان خوێنی قەرار نییە لە دوای ڕەمەزان واز لە قورئان بێنی قەرار نییە دوای ڕەمەزان واز لە نوێژکردن بێنی واز لە بەخشین و چاکەکاری بێنی قەرار نییە ئەمانە بۆیە ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە بەڵام خوای ڕەمەزان و خوای غێری ڕەمەزان هەر ئەڵڵایە کەواتە ئێمە پێویستیمان بەوەیە ئەبێ ڕەبانی بین نەک ڕەمەزانی واتە عیبادەتەکانمان بۆ خوا بێ نەک بۆ ڕەمەزان خواپەرست بین نەک ڕەمەزان پەرست ئەگە خواپەرست بووی بۆ خوات کرد خوای ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر ئەڵڵایە دوای ڕەمەزانیش ئەبێ بەردەوام بی لەسەری یعنی ناکرێ خاتوونێک لە ڕەمەزانان دەستی کێشاوت وازی هێناوە دەستی کردووە بۆی کە لە چی کردووە بە ڕۆژووە بێت ئەڕوا بۆ مزگەوت بۆ تەراویحی مزگەوت قورئانە خوێنێ یعنی کۆمەڵشتی لە بابەتانە ئەنجامەدا و چاکە ئەمە هەنگاوێکی باشە بەڵام خۆ ناکرێت دوای ڕەمەزانیە لەگەڵ بوو بە جەژن لەچکەکە فڕەیە ئیتر واز لە نوێژ بێنێ واز لە قورئان خوێندن بێنێ واز لەم شتانە بێنێ ئەمە بە هەمان شێوە بۆ پیاوێکی ژوایە بۆ پیاوێکی ژوایە کەواتە ڕەمەزان و غەیری ڕەمەزان خوای هەردووکیان هەر ئەڵڵایە بۆیە مادام تەنها ڕۆژوەکەی لە ڕەمەزانە واجبە ئەجینا خۆ لە غەیری ڕەمەزانی ژاتوانێ ڕۆژی شەشەڵان بە ڕۆژوو بێ نۆمینی حاجیان بە ڕۆژوو بێ عەرەفە بە ڕۆژوو بێ هەبوو دامی محەڕەم بە ڕۆژوو بێ دوو شەمان و پێنج شەمان بە ڕۆژوو بێ سێ ڕۆژە سپیەکەی مانگ سیانزە و چواردە و پانزەی مانگی قەمەری بە ڕۆژوو بێ توانێوانش بە ڕۆژوو بێ خۆمانش هەر بۆ خوا کرێ بەڵام قەرار نییە تۆ تەنها لە ڕەمەزانە خوا پەرستی و شتەکانەکەیت و لە دوای ڕەمەزان هەمووی فڕێیتە ئەو لاوە بی پێچەرۆ ئەوە بیخەرە سوچێک و داینە تا ڕەمەزانێکی تر نە ئەوە نابێت باشە مامۆستا زۆربەی کارێمە گوێمان لەوەیە کە دەڵێن مانگی ڕەمەزان بۆ ئەوەیە کە هەست بەو کەسانە بکەی کە هەژارن یاخو کەم دەرامەتن هەست بە برسێتی و توێنێتی ئەوان بکەین ئەمە ڕاستە یاخو تایبەتمەندێکی دیکەشی هەیە دوو جۆری هەیە جۆرێکیان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە وەصفی پێغەمبەری خوا کراوە دایکی ئیمانداران کە وەصفی پێغەمبەری خوایان کردووە فەرمیوانە ئەجود الناس وأجود ما يكون في رمضان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخشندەترین کەس بووە بەڵام لە ڕەمەزانە بەخشندەتر بووە بۆ لەبەرەوەی سنەتێ خێرێکی لە ڕەمەزانە بیکەی هەفتا قات خێری لە غەیری ڕەمەزان جیاوازترە بۆچی خەڵقی ئێمە لە ڕەمەزانە مەسەلا زەکات دەدا سەرفی ترە ئەدا خێری تر ئەکات و پاداشی هەیە و تەماشا بۆ لەوانەیە خەڵقێکەیە کە احتیاجە پێویستی پێێتی زیاتر پێویستی باوکاریە و لە هەمان کاتا ڕوەدینەکەی پاداشی زیاترە ئەوە بەدیوێکە بەدیوێکی تریشە ڕۆژوویەکێ لە فەلسەفەکانی ڕۆژوو چییە تا برسیت نەبێ هەست بە برسێتی خەڵقێکی تر ناکەیت تا تینوت نەبێ هەست بە تینوێتی خەڵقێکی تر ناکەیت کاتە یەکێ لە فەلسەفەکانی ڕۆژوش ئەوەیە کە تۆ هەست کرد کە برسیت هەست کرد کە ئایسە خەڵقێگە نەبوو بێ برسی بێ تۆ تەیەیتە ئێوارەشتە سەر سفرە و خوانێ تەماشاکەی لەو سفرە و خوانەیە خوای گەورە ئاوەدانی کردێتەوە بەو ناز و نێعمەتەکە پێیاوی ئەگەر خەڵقێ نەیبێت خەڵقی نیەتی ئێوارە و سفرە و خوانەکەی ئامادەکە چەند خێرە تۆ سفرە و خوانەکەی بۆ ئامادەکەی ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ چێ فەرمێ کەسێک کە ئەگەر ئیفتار
بە ڕۆژوانێ بکاتەوە پاداشی ڕۆژوانەکەی دەستەکەی بەبێەوەی لە پاداشی ئەو کەم ببێتەوە ئەمە گەورەی مانگی ڕەمەزانت پیشانە کەواتە ڕەمەزان هەم خەڵقی برسی و فەقیر و ڕەشوڕوت و هەژارت بیرەخاتەوە و هەم خێر و بەخشینەکانی پاداشەکەی زیاترە لە کات و ساتەکانی غێرە ڕەمەزان. باشە مامۆستا ئێمە لە مانگی ڕەمەزاندا ئەوەی کە زۆر لە سەرمان وەکو موسڵمان چین زیاتر کە ئێمە زۆر پەیوەزمین پێوەی و جیا لە مانگەکانی دیکە وەکو بەڕێزت فەرمووت کە نوێشکردن و خۆداپۆشین و هەندێ بەخشین ئەوە دەتوانین لە مانگەکانی دیکەشدا هەر بە هەمان سیفات بێ بەڵام چی زۆر زیاتر ئەبێمە جەختی لەسەرکەین و پابەن بین پێوەی لە مانگی ڕەمەزاندا. مانگی ڕەمەزان جارێ هەر ئینسانێک ئەگەر پێی بڵێن میوانێکی زۆر تایبەتە دێ خۆی ئامادەیەکا بۆ پێشوازیکردنی ئەو مانگە. ڕاستە فەرمووی. دەی ئەم مانگە میوانێکی زۆر تایبەتە ماوەیەکی کاتی لەلامان ئەمێنێتەوە خێروبێرێکی زۆر گەورەی پێە بۆ ئێمە پێویستیمان بەوەی خۆمانی بۆ ئامادەکەین بەچی لە پێشا بە تەوبەکردن بەگەڕانەوە بەواسێنان ئێمە 11 مانگە گوناحەکەین لە نەزەرەوە لە دووزبانیەوە لە غەیبەتەوە لە درۆوە لە حرامخۆریەوە لە هەر جۆرە گوناهێکی ترەوە تەماشایکەی بپی ئاستی کەسەکان واز لەمانەیان بێنە ڕەمەزان دێت ڕەمەزان دێ خۆی بۆ ئامادەکەی پێشوازیەکەی سەحابەی پێغەمبەر سەلەفی ساڵح و پێشینەی ئومەی ئیسلامی کاتێکە چەند مانگی ما بۆ ڕەمەزان دوعایان ئەوە و ئەپاڕانەوەیان و اللهم بەلغنا ڕەمەضان خوایە بمانگەێنی بە مانگی ڕەمەزان خوایە بمانگەێنی بە مانگی ڕەمەزان یعنی ئەفەرموون ئەگەر لە خەڵقی ناوگۆڕەکان بپرسی لە ڕەمەزانە لە کۆتایی ڕەمەزانە ئەڵێن خۆزگە ساڵ 12 مانگ ڕەمەزان چکە ئەوە خێر و بەرەکەتی تەنانەت بۆ مردوەکانیش پێ نەک تەنها بۆ زینوەکان ئێمە لێرە پاداشمان دەسەکەوێت ئەوان لەوێ لە ناو گۆڕەکانیانە عەزاب و ناڕەحەتیان لەسەر لا ئەچێت و لەسەر هەڵەگیرێ بۆیە ئەم مانگە تایبەتمەندی خۆی هەیە کەواتە ئێمە پێویستیمان بەخۆ ئامادەکردن هەیە بۆی پێویستیمان بەوەیە پێشوازیەکی گەرم و چاکی لێ بکەین پێویستیمان بەوەیە کە لەم مانگەدا جیاواز لە مانگەکانی تر خۆمان یەکلایی بکەینەوە خۆمان یەکلایی بکەینەوە لەگەڵ سەرجەم عیبادەت و پەرستردینەکانە واز بێنین لە شتی لاوەکی واز بێنن لە باسی لاوەکی واز بێنین لەوە کە بخوا سوۆسیال میدیا چی وت فڵانە کەناڵ چی وت فڵانە بابەت چی وروژێنراچی باسکرا چی کرا واز لەم بابەتانە بێنین ئێمە پێویستیمان بەوەیە کە جەوێکی ڕۆحی و ئارامیەکی ڕۆحی وەربگرن بۆ خۆمان ئینشاء الله مامۆستا لە مانگی ڕەمەزاندا کە لە کەسێک خۆش دەبێت هەندێک کەسەیەکە لە پێشووتردا ئازاری داوی یاخود جۆرێ لە جۆرەکان ناڕەحەتێکی بە تۆ سپاردۆ بەڵام تۆ لێی خۆش دەبی پێویست نییە کە لە دوای مانگی ڕەمەزانیشەوە بە هەمان سیفات لەگەڵ یا بەردەوام بیت کە هەندێکات دەڵێن بە مانگی ڕەمەزان من لێی خۆش دەبم گەر نەمازاکە لەو مانگەدا بەڵام جاری دوای مانگی ڕەمەزان کە گردنی ئازا کرد و کە عەفوت کرد و کە ئەم لاولاد ماچ کرد یعنی لە ڕەمەزان و غیری ڕەمەزانیش هەر هەماشتە هەر هەماشتە بەڵام تۆ ڕەمەزانت کردووە بەدەستپێک گەورەی مانگەکەت بەکارهێناوە بۆ ئەوەی لەو مانگەدا لێی خۆشبی ئیتر قەرار نییە لە ڕەمەزانە عەفو دەکەم لە دوای ڕەمەزان دەست پێ یەکەمەوە نە ئەبێ عەفوەکە عەفوێکی بەردەوام بێت و چونکە وەکو فەرموودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەله ڕەحمە وأوسطه مغفرة وآخره عتق من النار کۆتاییەکەی ئەوەیە کە گردنی بەندەکان لە ئاگری جەهەنەم ئازاد دەکرێت ئینشاء الله مامۆستا چی ببەخشین لە مانگی ڕەمەزاندا چیش زیاتر خێری هەیە بێگومان هەر ئینسانێک لە مانگی ڕەمەزانە هەر جۆرە بەخشینێک پێکرێت بەخشینێک لە شاکە جا خواردن ئەبەخشێت ئیمکانیەتی هەیە پارەیەک ئەبەخشێت یارمەتی نەخۆشیێک ئەدات سفرە و خوانی ماڵی فەقیرێک و هەژارێک ئاوەدانەکاتەوە دڵی مناڵێکی بێباوک خۆش ئەکات یارمەتیەکی نەخۆشخانەی هیوا ئەدات هەر جۆرە بەخشینێ لەو بەخشینانە پاداشەکەی لای خوا تایبەتمەندتر و جیاوازترە لە باقی مانگەکانی تر و لە باقی کات و ساتەکانی تری ساڵ بەڵێ مامۆستا پرسیارێکی دیکەم ئەوەیە کە زۆربەی کاتێم لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەندێنە ئارامیمان هەیە یاخود چۆن بڵێن ڕان نەهاتوین بۆی کە خۆمان ئارام بگرین لەسەر برسێتی و توونێتی زۆر عەسەبی دەبن یاخود جۆرە کۆنتڕۆڵ لە دەستدانمان هەیە ئەمە خێرەکەی کەم ناکاتەوە خۆی مەدرسەی ڕۆژوو چییە مەدرسەیەکە بۆ پەروەردەکردنی ڕۆحیە بۆ پەروەردەکردنی ڕۆحیە پەروەردەکردنی ڕۆحیش ئەوەیە کە تۆ قەرار نییە ئینسان بە ڕۆژوو بێ
وەڵام من مادام بە ڕۆژم ئەبێ بخەوم کەس قسەم لەگەڵانەکە مادام بە ڕۆژم نابێت کە قسەم لەگەڵاکە لە بەرەوەی عەسەبیە بنا بەعکسەوە ئەبێت چۆن سەبر ئەگری لەسەر برسێتی لەسەر تینوێتی لەسەر ماندووبوون بە هەمان شێوە ئەبێ ئەم سەبرە ڕنگدانەوەی هەبێ لە باقی کاروبارەکانی ترتا کەواتە ناکرێ ئینسانێک بە ڕۆژوو بێ بڕوا جنێو بە خەڵکدا ناکرێ ئینسانێ بە ڕۆژوو بێ بڕوات غیبەتی خەڵکە ناکرێ ئینسانێ بە ڕۆژوو بێ بڕوا دووزمانیکە ناکرێ ئینسانێ بە ڕۆژوو بێ بڕوا ڕۆژ تا ئێوارە درۆ دەلەسە بکە سوێنی ناحەقی بخوا ماڵی حرام بخوا ناکرێ ئینسانێ بە ڕۆژوو بێ ئەم شتانە بکە و وەڵام من بە ڕۆژم چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ جاری وایە یعنی ئینسانی وا هەیە کە ڕۆژوانی وا هەیە کە بە ڕۆژووە بێ تەنها برسێتی و تینوێتیەکەی بۆ ئەمێنێتەوە بۆ لەبەرەوە خۆی لە خواردن و خواردنەوەکە گێڕاوەتەوە نەی خواردووە کە ئەمە لە ئەساسە ئەگەر لەبەر ڕەمەزانەکە و لەبەر ڕۆژەکە بێ وەکوتر لە دەرەوە بیخوا حەڵاڵە لە کاتی ترا بەڵام خۆی لە شتگەلێک نەپاراستووە کە لە بنەڕەتە حرامە وەکو درۆ وەکو غەیبەت وەکو دووزبانی وەکو جاسوسیکردن وەکو حرامخۆری وەکو هەر شتێک لەم بابەتانەی تر کە باسەکرێت کە ئەمانە خۆی لەمانە نەپاراستەوە بۆیە ئەم ئینسانە ئەگەر خۆی لەمانە نەپاراست و هەر خۆی لە خواردن و خواردنەوەکە گێڕایەوە وڵا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەمە برسێتی تینوێتەکەی بۆ ئەمێنێتەوە زۆر باشە مامۆستا چی شتێ ڕۆژوو بەتاڵەکاتەوە ئەگەر کاتەکەم ئەمە دوا پرسیارم بۆ بەڕێزت بێگومان ڕۆژوو خۆی خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوەکو ڕووکەشێکی زاهیری کە لە بانگی بەیانیەوە تاوەکو ئێوارە ڕۆژوو خواردن و خواردنەوە بەتاڵی ئەکاتەوە بێگومان ئەمە شتێکە و لە هەمان کاتیژا کۆمەڵشتی ترمان هەیە کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە ئەوەی کە بڕواتە ناو بۆشایی جەستەی ئینسانەوە پەیوەندی ژن و مێردایەتی ڕۆژوو بەتاڵەکاتەوە بە هەمان شێوە ئەو شتانەی کە مقەوین کە ئینسان بیخوا بەکاری بێنێ دەرزیە مقەویە خوێنە مقەویە یانە کۆمەڵشتی لەم بابەتانە بەکار بهێنرێ بۆەوەی وەڵا بابرسیم نەبێ با تینوم نەبێ و بە ئەوانە نوبێ لە بەڵام لە بەڕووکەشی بەدەم نایخوا بەڵام لەوانەیە لە ڕێگەی دەرزیە کۆ لە ڕێگەی کانۆلایەکۆ دایەنێمەوەوانە خۆەوە ڕێگەی ئاسایی نییە ئەوە نابێت ئەوانە ڕۆژ مامۆستا قسەکردنی نێوان کچ و کوڕ قسەکردنی نێوان هاوڕێیەتی نابێ ینی لایەنێکی دیکە عاشقی بەڵێ ئەوە بابەتێکە ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەروەکێک وایە باشانی ڕۆژیان بەتاڵ ناکاتەوە یعنی شتێک نییە لەوەی کە پەیوەست بێ بە ڕۆژوە ڕەمەزان و غەیری ڕەمەزانی شەرۆکێک وایە زۆر زۆر سپاس دەکەی مامۆستا ئەگەر شتێکت ما بێ لە کۆتایی سپاسی بەڕێست من سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەران و بیسەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵەکەتان ومێ دەکەم کە ڕەمەزانێکی پڕ لە خێر و خۆشی بەرینە سەر ئەمە دەستپێکەکەیەتی بتوانین چاکی مەردانە چاکی عیبادەت و پەرستشەکانی لێ بکەین بەلادا و بەردەوام بین لەسەر عیبادەت و چاکەکانمان و دوورکەوینەوە لە هەر شتێکە هەستی مسلمانان بریندارەکە و دوورکەوینەوە لە هەر شتێکە پاداشی ڕۆژەکانمان و پاداشی عیبادەتەکانمان کەم ئەکاتەوە و من جارێکی تریش هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم و هیوا و تەمەنام ئەوەش لە پەروەردگاریش کە هەموو لایەکمان کا بە براو بە دڵسۆزی یەکتر و بە خەمخۆری یەکتری و سپاس بۆ ئێوەی بەڕێزیش زۆر زۆر سپاس دەکەین مامۆستاگیان بەڕێزت پەیوەست بووی بە کاتێکی دیکەەوە بۆ ئێمە کاتەکەمان کەم کردەوە سپاس بۆ بەڕێزت سپاس دەکەین لە دوعای خێر بێ بەشوارنەکەی سپاس بە هەموو لایەک زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست هیوادارین سفرە و خوانتان پڕ خێر و بەرەکەت بێ سپاس بۆ مامۆستا عەتا محەممەد بێنجۆنی کە لەگەڵمان نەبوو کۆمەڵە پرسە بوو کە گفتوگۆمان لەسەر کرد تایبەت بوو بە مانگی ڕەمەزانی پیرۆز بەر لە کۆتاییش دەمەوێ سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم بکەن سپاس بۆ پۆشاکی لاوی کە لە کاسەماڵە بۆ ئامادەکردنی ئەم جلوبەرگانە توی خانمیش دەتەوێت جلوبەرگێکی پۆشتت هەبێت و لە مانگی ڕەمەزانیشدا بە جوانتری شێوە دەرکەویت لە بۆنە تایبەتەکانیشدا دەتوانی سەردانی پۆشاکی لاوی بکەیت لە کاسەمۆڵ کە بەردەسە هەموو جۆرە جلوبەرگێک بۆ تۆی خانمان سپاس بۆ ئێوە تامسات لەگەڵمانمانەوە ئێمە تا کاتی مانگی ڕەمەزانی پیرۆز و کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتانە دەبین بۆ تەواوی ئەو پرسانە کە پەیوەستن بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە سپاس بۆ هەموو لایەک ماڵتان پڕ خێر و بەرەکەت بێت خواتان لەگەڵ